مدار هێژا و دەلال پێخۆشیەوە داخوازانەیە ئەم هێویت کن ژێزانێ پاک و دلۆڤان شۆڕشا کوردی ڕۆبڕۆ کارێ خۆ دەست بکات و پێش دەهەڕێ بالمناسبة کێفخۆشیە داوەتا برادر حەواس لێ خراپێ ڕەش محازەیە با دۆست و هەڤاڵە برادر حسنی برادر فەرحان ئەوانە ئەمدێ شەریدێ پێشکەش دەکەن ئێش و ئەڤینە لەسەر ملەتێ کورد ئەم هێویت کن ئەگەر کێماژی هەبن خۆتورە معافوکێ ببورن إيش بو برادة تسجيلات سفراء لطنشتا جراجان طلاق جلد هردو